سڵاو بینەرانی ئازیز، هەروەک ئاگادارن ڕۆژی 22 خەرمانان مەحسا ئەمینی تەمەن 22 ساڵ و خەڵکی شاری سەقز بە بیانووی بێحیجابی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادی تارانەوە درایە بەر ئەشکەنجە و لێدان کە بەهۆیەوە تووشی جەڵتەی مێشک بوو و پاش چەند ڕۆژ چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەی کەسای تاران بەهۆی سەختی بینەکانیەوە گیانی لەدەستدا. بۆ زانیاری زیاتر هاوڕێ ئەحمەد ساڵحی ئەندامی کومیتەی ناوەندیمان لە ڕێگەی سکایپەوە لەگەڵدایە. هاوڕێ ئەحمەد بەخێر بێ بۆم بەرنامەیە. زۆر سپاس، ئێوەش ماندوو نەبن. سڵاو لە هەوڵ و ماندوو نەبوونی بەردەوامتان، دەستان خۆش بێ، لە خدمەتتانە. سپاس. هاوڕێ ئەحمەد دەکرێت دوای زانیاری سەبارەت بەم ڕووداوەمان بۆ باس بکەیت؟ دوای زانیاری هەرچی چاو لێ دەکەی ئەوڕۆ هەمووی خرۆشان و بەرخۆدان و خەبات و تێکۆشانی خەڵکی خۆراگەری کوردستان دەبینی. تەلەڤیزۆن چاو لێ دەکەی، ڕادیۆ ڕادەگریت، موبایل و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەرچی سەیری دەکەی، هەرچی چاوی لێ دەکەی، هەمووی هەر ئەوەت پێ دەڵێ. خەڵکی شاری سەقز کە من هەم هاوخەمی دەکەم لەگەڵ بنەماڵەی ژینا و خەڵکی کوردستان و خەڵکی سەقز بە تایبەتی، دەستخۆشیشیان لێ دەکەم بۆ ئەو هەموو خۆراگری و خەباتەی کە لە خۆیان نیشانیاندا، و هەروەها باقی شارەکانی دیکە کە دەبینی بەردەوام هەر لە ئێستاوە ئامادەگی خۆیان دەردەبرن بۆ پشتیوانی و بۆ چوون بە پیلبانگەوازی کۆمەڵە و باقی هێزە سیاسیەکانی دیکە و مانگرتنی گشتی لە کوردستان. ئەوەی من مشاهیدەم کردووە ئەوڕۆ ئەوانەم دیوە. هاوڕێ ئەحمەد، کۆمەڵە بانگەوازێکی لەم بارەوە دەرکردووە و داوای لە خەڵکی کوردستان کردووە سەبارەت بەم ڕووداوە بێدەنگ نەبن و مانگرتنی خۆیان ڕابگەێنن. پەیامتان ڕوو بە خەڵکی کوردستان چییە؟ پەیامی منیش جیاواز نییە لە پەیامێک کە کۆمەڵە بانگەوازی بۆ کردووە. منیش هەر ئەو پەیامە تەئکید و دووبارە دەکەمەوە کە کۆمەڵە ڕایگەیاندووە. ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان ڕۆژی دووشەممە بە پیل ئەو بانگەوازەوە بچن و ئەو ڕۆژە بکەن بە مانگرتنی گشتی لە سەرتاسەری کوردستان. کۆمەڵە دوو جاری دیکە فراخانی مانگرتنی گشتی داوە لە کوردستان و خەڵکی کوردستان زۆر تێیدا سوودمەند بوون. بێگومان ئەو جارەش هەر ئەو سوودەی دەبێەوە، ئەمەش دەبێتە سەرمایەیەکی دیکە لەسەر باقی دەستکەوتەکانی دیکە بۆ خەڵکی کوردستان. قەرار نییە جمهوری ئیسلامی بە کەیفی خۆی هەرچی ڕۆژە لاوەکانی ئێمە، جوانانی ئێمە بە ئەنواعی بیان و لەناو ببا بکوژێ، بەڵام خەڵکی کوردستان بێدەنگ بن. ئەمن ناڵم هەمیشە بێدەنگ بوون، بەردەوام لە مەیداندا بوون، بەڵام ئەم جارە دەبێت جوابێکی دەندان شکێن بەو دار و دەستەیە بەو دەسەڵاتدارانە بدرێتەوە. دەبێت ئەوان ڕیسوان، بەڵام دەبێت ڕیسواتر بن. ئەمڕۆ ئینسان لە ئاسمان خەریکە تەلاش دەکات، بەڵام ئێمە لە ئێران ناتوانین بە ئارەزووی خۆمان لیباس لەبەرکەین، ناتوانین داوێکی قژمان دەرکەوێت. یعنی ئەوە بەسەر ئێمەدا سەپاوە، بەڵام چۆن دەبێت بۆی بێدەنگ بین، چۆن دەبێت احتراز نەکەین، ناڕەزایەتی دەرنەبڕین. بێگومان ئەگەر خەڵکی کوردستان بە پێی لەو بانگەوازەوە بێن، دڵنیاتان دەکەمەوە کە جمهوری ئیسلامی ناتوانێت لەوە بەدواوەش بە ئارەزووی خۆی هەر کاتەی خۆش بوو دەست ببا بۆ گیانی ئینسانەکان و لە ناویان ببا. بەڵام ئەگەر ئەم بانگەوازە جواب وەرنەگرێتەوە و خەڵک بە پیلەوە نەچن، ئەوە گومانی تێدا نییە کە دەستی ئاواڵە دەبێت و هیچ ترسێکی نابێت لە گرتن و کوشتن و ئەزیەت و ئازاری خەڵک. بۆچیش دەڵێن مانگرتن تەزاهورات نا؟ دلیلەکەی ئەوەیە کە بەداخەوە هێشتا
هێشتا نیشانمان نەداوە کە بە ئەندازەی کافی متحید و یەکگرتوین. ئەگەر ئەوە نیشان دەین بێگومان جاری داهاتوو کۆمەڵە و باقی زەریاناتی سیاسی دیکە و هەموو هێز و تەشکیلاتەکانی ناوەش ئەوەمان پێ دەڵێن کە کاتی ئەوە هاتووە کە لەوە بەدواوە لە خەیابان چین بەگژی ئەو ڕژیمەدا وە کاری یەکسەرەکەینەوە. بەداخەوە ئێستا نەگەیشتوینە ئەو قۆناغا کە بتوانین حسابی خۆمانی لەگەڵ یەکسەرەکەین. تەناو ڕژیمە لە مێژە ئیکسپایر بووە، لە مێژە حەقینیە هەر ڕۆژی خۆشی حەقی نەبووە ئەمە ببێتە دەسەڵاتدار بەسەر خەڵکی ئێران و کوردستاندا. و ئەمن ئەوەش دەڵێم کە ئەم جاریان فەرقی لەگەڵ جارەکانی دیکە دەتوانێت ئەوە بێ کە خەڵکی کوردستان ئەم جارە بەتەنیا نییە، هەموو ینی دەنگدانەوە و ڕنگدانەوەی ئەم جورمەی ئەم جارەی لە هەموو دنیادا دەنجی داوەتەوە، لە هەموو دنیا هەموو هێزی شۆڕژگێر و خەڵکی مبارز پشتیوانیمان لێ دەکەن و لەسەری هاتوونە دەنگ. حتا خەڵکی ئێران یعنی لە سەتعی سەراسەریدا لاوان، ژنان، وەرزشکاران، هورێنبەندان من دەبینم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕاگەیەنە گشتەکاندا کە احتراز دەردەبڕن و خەمی و هاودەردیمان لەگەڵ دەکەن و دەڵێن ئەوە قبول ناکرێت. کەوابێ ئەم جارە فەرقمان لەگەڵ جارەکانی دیکە ئەوەیە بەهێزترین و هەم ئەگەر ئەو جارە ئەم مانگرتنە بەسەرکەوتووی بچێتە پێشەوە دڵنیام لە دەوری داهاتوودا قۆناغێک یا چەند قۆناغ دەچینە پێشەوە و ڕۆژی لە گۆڕنانی ئەو ڕژیمەمان لێ نزیکتر دەبێتەوە. وی خەڵکی کوردستان ئەگەر دەیانەوێ سێبەری ئەو ڕژیمە نگریسە لەسەر خۆیان کەمکەنەوە ئەو ڕژیمە لە گۆڕنێن ڕێگاکەی ئەوەیە لە حاڵی حاضردا کە جواب بە مانگرتنی گشتی بدەنەوە و ڕۆژی دووشەممە 28 خەرمانان بکەنە ڕۆژیی احترازی، ڕۆژی مانگرتن، نەچنە سەر کار، دوکان و بازار داخەن و هەرچی پێویستیانە ئەو ڕۆسپەینێ و کارە ئەنجام دەن بۆی دووشەممە ئامادەجی کامڵیان بێ و بتوانن مانگرتنەکە بەسەرکەوتووی تێپەڕێن جێبەجێ بکەن. بەڵێ دەست خۆش هاوڕێ ئەحمەد بۆ بەشداریت لەو بەرنامەیە. منیش سپاسیەوە دەکەم و هیوادارم خەڵکی کوردستان ئەو جارەش بەسەرکەوتووی ببینی. دەست خۆش پێ و ماندوو نەبی. بینەرانی ئازیز زۆر سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون.